طبعا ئەمە کە هەر لە سەرەتای دیمەنی شاری مەدینەمان دید و عەڵەمی پیرۆزمان دید من شخصی خۆم تەواوی ئازارەکانم لەبیر کرد لەبەرەوەی سبحان الله یەکەم ڕۆژێک بەرەوەی بگەینە شاری مەدینە هەر لە شارۆچکەی دەثیرەوە کە بەڕێکەوتین ساعت 5 بەیانی کە لە خەڵسای نوێژمان کرد باران بوو سبحان الله نەوەستا تا نزیک شاری مەدینە ئەمە کەلوپەلەکانمان و خۆمان هەموویمان تەڕ بوو 2000 من هەر بیرم بە ینی 30 کیلۆمەترێکمان مابوو بە شاری مەدینە پاسلەکەی من پەنچەر بوو ینی ئەو ڕۆژە بۆ من ناخۆشترین ڕۆژ بوو لەبەرەوەی باران بوو تاوای لێ هات پاسلەکەم هەندێک کێشەی تری تێکەوت ڕۆژێکی زۆر ناخۆش بوو بەڵام بەدیتنی حرام هەموویم لەبیر کرد کاتێک دەستمان کرد بە نیەتهێنان و ئیحراممان بەستا و وان دەزانی ینی تازە لە دایک دەبم و کاتێکیش گەیشتینە شاری مەکەی پیرۆز ئەو هەستە مکنیاتیزیە دووبارە دروست بووەوە ینی ئینسان لە بۆ خۆی چێژ دەکات و ڕادەچێشێت بەجددی هەستێکی تایبەت و دەستدان لە کەعبەی پیرۆز وەسف ناکرێت من برادران زۆر بەیان باز دەکردین داودا تا خۆت نەچی نازانی چه هەستێکی تایبەتە ئومێدەوارم ئەوەی موسڵمانە ڕێی بکەوێتە ئەوێ و خی گەورە بە قسمەتی بکە زۆر گرینگە نیەت ئینسان نیەت بێنێ ئەمە 2 ساڵ بۆ خەریک بووین دیخوای گەورە کردە قسمەت بە شێوازە بوو ئومێدەوارم ببێتە جێگایەوەی کە دەرسێک بێ بۆ خەڵک ینی ئەمە وێڕای بەخۆبەخشانە ویشکردن و لەسەر ئەستۆی خۆمان پارێکی ئێزگار زۆر کاتێکی ئێزگار زۆرمان بەخشیە پرۆژەکە بە مادووبوونێکی زۆر بە 17 ڕۆژەوە لە حدودەوە بۆ شاری مەدینەی خۆشەویست بڕینی 1200 کیلۆمەتر بە پاسکل چۆن بە ناتوانانی ینی بە سیارەکەی خۆت بە تیارە بۆ گەشت بکە ینی ئومێدەوارمەوە بێتە جێگای بیرکردنەوەیە گە پرۆژەی ئێمە و گەشتەی ئێمە تەمەەن خاڵێکی زۆر گرینگە هەمومان دەزانین ژیانی ڕۆژانەی هەر ئینسانێک پێیوەستە بەو کۆمەڵە ڕۆتینیانی کە بەکاری دێن ئەو پێداویستانەی کە هەیە ئەمە یەکشت گرینگە ئەو پرۆژەی دووچەرخەیەمە کە کارمان لەسەر دەکرد تاکەشت کە ئێمە بگەێنتەوە پاسکلەکانمان بوو وەکو وەسیلەیەکی گواستنەوە ئەو کوالەتی پاسلانەوە بەکارمان دێنە لە عێراق وڵاتی عێراق دەتوانم بڵێم بە هەموو ئەگەر دەدانێک لێبێ لە 40 میلیۆن 42 میلیۆن خەڵکی عێراق و 10 پاسکلی ئاوا هەبێ لەبەرەوەی کوالەتی پاسکلەکان هەڵگری ئەو جانتایان کە ئێمە پێمانە و کوالەتی پاسکلەکان زۆری بەکارهێنانیان زۆری تراڤینگ یاخود تڕەڤڵ یاخود گەشتکردنیان پێ دەڵێن ئەم جۆرە پاسکلانە تایبەتن تۆ ناتوانانی پاسکلێکی ئاسایی سەرشەخام گەشتێکی ماوە درێژی پێ 30 کیلۆ 40 کیلۆ هەڵگرێ لەگەڵ خۆی تەمان گەورەترین کێشەی ئێمە ئەدەواتەکان بوو ئێمە سەفەری دەرەوەی وڵاتمان کرد وڵاتە دراوسەکان بۆی هەندێک کەلوپەلی تەکنیکی بەکاربێنین هەمووی لەسەر جیفانی خۆمان و بە کۆمەچیکردنی یەکتر تەمان من سواز بۆ تەواوی ئەو سپاسەرە بەڕێزانە دەکەم کە هاوکارمان بوو لە گەشتەکە بەڵام وەکو مەوزوعی مادیەکە هەمووی لەسەر جیفانی خۆمان بۆ ئەو برا بەڕێزانەی کە بوونە سپۆنسەری پرۆژەکە سپۆنسەری معنەوی پرۆژەکە بوون بابەتی میدیایی سپۆنسەری میدیایی بوو بابەتی دیجیتال مارکتینگ کۆمپانیایکی نزیک لە خۆمان بوو کە دیجیتال مارکتینگ پەیجەکانی دووچەرخە یاخود پرۆژەی تویلسی گرت بۆ ئەستۆی خۆی یەک لە کۆمپانیەکانی حەج و عومرە بوو کە لە شاری مەدینە و شاری مەکەی پیرۆز گرتنی وتێل و خواردن دابین کردبوو بۆ ئێمە ینی ئەوەی کە ئێمە سەرفمان کردبوو لەسەر ئەستۆ و جیفانی خۆمان بوو بەداخەوە ینی لە زۆر دەرگاماندا لە زۆر شوێنماندا دەمانویست بگەینە شوێنێک کە مەسەلەن ئەو ئەستۆی هەمانە ئەو پرۆژەی هەمانە و بە قووەتر نیشانی دەین لەبەرەوەی ئەمە هەمومان دەزانین کاتێک کوالیتی ئیشێک دەکرێت پارە زۆر تەئسیری هەیە ینی تۆ دەتوانی بە جوانترین شێوە و ئەدەواتی تەکنیکی ئەمە لەو شتانێک کە بابەتی میدیایی بوو ینی لە فلای کامێکمان نەقز بوو لە درۆنێکمان نەقز بوو ئەگەر پێمان بە تەواوی ئەو ڕێگەیامان تەسویر دەکرد کە لە مۆنتاژەکان یاخود کەناڵەکان بڵیان دەکردەوە ئەین دەبووە هاوکارێکی زۆر گەورە بۆ خەڵک ڕێپشاندەر و ڕێبەرێکی خەڵک کێشەی مادی تەبعەن کێشەیەکی گەورەی پرۆژەکە بوو بەڵام سوپاس بەخوا ئەویشیان چارەسەر